ساڵانە و لە ناوڕاستی مانگی ئابدا ترێی گوندی گەورەدەیە پێدەگات و ماوەی نزیکەی مانگ و نیوێک بەرهەمی ترێی گەورەدەیە بەردەوام دەبێت. بەوتەی جوتیارانی سنوورەکە چەندین جۆر ترێ لە سنوورەکەیاندا بەرهەم دەهێنن و تام و تایبەتمەندی تایبەت بەخۆی هەیە. هاوکات داواکاریشن لە لایەنە پەیوەندیدارەکان لە کاتی پێگەیشتنی بەرووبوومەکانیاندا باج بخرێتە سەر بەرهەمی دەرەچی بۆ ئەوەی بەرهەمی ناوخۆی لە بازاڕەکاندا پارەی زیاتر بکات. تقریبا لە 15 ترێمان پێگا، ترێ ڕەشمان هەیە، ترێ سپیمان هەیە، ڕەژمیریمان هەیە، ترێ مێوژانمان هەیە، سپیە، هەتاوەکو نزیکی 10 تا 15 ترێی گەورەدەیە مێنە ماوەی مانگ و نیوێک زیاتر بگرە بەردەوام ببێت. ترێ هەیە لە تاوەکو مانگ و نیوە بەرهەمی هەیە لێرە. ترێ شوێنانتر نەرمە، بەڵام بە حکمیەوەی ئێرە منتقەیەکی شوێستانە ترێکەی ڕقە خرمەی دێ کاتێکە ئەی خۆی لە دەمتان ناتەقێ. هەموو ئەو خەڵکانی بە زۆری سەبڕۆ لە چەمچەماڵ و لە شوێنانی کە ئەفرۆشرێ بە ناوبانگە و خەڵکەکە بە زۆری جاروایە ترێ شوێنانی کە ژار بانکە ترێ گەورەدەیە. سە بەهۆیەوەی باروزروفەکە تۆزێک قورس بۆ ئاسان نێکیاڵانی و خزمەتکردنی ڕێزەکان هەمووی تووشی نەخۆشی و بێتاقەتی و ئەوانە بۆ ئەم ساڵێکی لە کۆتایی بەهارە باران زۆر بوو، ئیتر ڕێزەکان زۆربیان تووشی نەخۆشی شۆک هاتن. تایبەتمەندیەکەی ئەوەیە کە بە خۆڕسکە و پێویستی بە باران و شت نییە و بە ئاو ناژی زۆر شیر نەبێ و زۆر خۆش و بەتان بێ و توێکڵەکەی تەنکە. باشتر وایە ینی ئەگەر حکومت بزانێت کە ترێی هەیە بڵین وڵاتەکە بەعام، من نازانم بەعام کوردستان ترێی زۆریان کەمە، بە تایبەتی منطقەی شارباژێر و پشتی بڵێ سەرگەڵۆنا و ڕێزیان زۆرە. ئەگەر تریان زۆر بێ حەقی وایە ینی باجی بخاتە سەر بۆی ترێی خۆمان تۆزێک پارە بکە. سەرڕای گوندی گەورەدەیە خاوەنی بەرهەمی ترێکی نایەبە، هاوکات خاوەنی چوارلایەکی بەتامیشە. بەڕێوبەری کشتتوکاڵی چەمچەماڵش دەڵێت لە کاتی پێگەیاندنی هەر بەروومێکی ناوخۆیدا لەسەر ڕێنمایەکانی وەزارەتی کشتتوکاڵ هاوردەکردنی بەرهەمی دەرەچی قەدەغە دەکرێت. بە ئەم بەروومانە لە کاتی پێگەیشتیان لەسەر ڕێنمایەکانی وەزارەتی کشتتوکاڵ سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بەروومانە هاوردەکردنی قەدەغە دەکرێت. بەنسبەت ترێشەوە ئێمە ئەو بەروومە لە 1.7 هێنانی قەدەغە دەکرێت تا 15 لە هەرێمی کوردستانە و لەگەڵ ئەوەشدا ئەو بەروومان کە دێتە ناوە باز دەخرێتە سەری گومرگی دەخرێتە سەر بە 350 دینار بۆ هەر کیلۆیەک دەچێت سەری. ئەویش هاوکاریی باشە بۆ جوتیارانە ئەگەر بێت و بەروومێک لێ دەرەوە بێتە ناوەوە وا دەکات نرخی گرانتر بێ لە هین ناوخۆ و ئەوەش هەرێکی باشە بۆ ساغبوونەوەی بەروومی ناوخۆ لە بازاڕەکانی کوردستانە. لە سنووری بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی چەمچەماڵ نزیکەی 12,000 جوتیار سەرقاڵی بەرهەمهێنانن. ناوچەکەش خاوەنی زیاتر لە 1.2 ملیۆن زەوی کشتتوکاڵیە و لەو ڕێژەیەش لەم ساڵدا نزیکەی 280,000 دۆنم زەوی بەگەنم و نزیکەی 140,000 دۆنمی دیکەش بەجۆ چێنراوە. ڕووبەرێکی بەرفراوانی دیکەی سنوورەکەش بە بەرهەمەکانی نۆک و پەتاتە و چەڵتوک و بێستان و ترێ و بادەم دەچێنرێت. باهۆی سیاسەتی هەڵەی حکوومەتیش لە پشتگوێخستنی کردی کشتتوکاڵ بەرهەمی جوتیاران سوودێکی ئەوتۆی لێ نابینرێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی گەورەدێ لە سنووری ناحیەی ئاغجەلەر.